بەناوی خۆی بەخشنەی میرەبان ئەزیزان سڵاوتان لێبێ لە بەنامەیەکی نوێ لە پەیامی تۆ لەگەڵتان هابوو. بەنامەی ئەمڕۆمان تایبەتە بە تەمەن و سەری ساڵ. چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ ئەوەی کۆتایی بە ساڵی 2018 بێنین و ئیتر پێێنینە ساڵێکی تازەوەکە ساڵی 2019. ئەم شەو بەنامەکەمان لەسەرەوەی ئایا بۆچی مرۆڤەکان لەگەڵەوەی کە تەمەنیان تەواوە بێەوە یاخود ساڵێک لە تەمەنیان کۆتایی هاتووە ئاهەنگە گێڕن بەبێ ئەوەی بۆ ساڵی نوێش پلانێکیانە بێ یاخود با بڵێن زۆرینەی گەنجەکانی ئێستا بینین بەبێ ئەوەی پلانێکیانە بێ ئاهەنگە گێڕن بۆ کۆتاییاتی ساڵی 2018 و دەستپێکردنی ساڵی نوێ لەگەڵەوەیشا پلانێکی دیاریکراوە یاخود ئامانجێکی دیاریکراویان نییە. ئەمانە و چەند پرسیارێکتر لە هاوڵاتیانەکەن ئێوەش لەگەڵمان بزانین ئەوان چیمان پێڵێ. ساڵی ئایندە لەگەڵ گۆڕانکاریەکان و سورعەتی ئەو گۆڕانکاریانە شتەکان تەڵەبیاتەکانی شەگۆڕێ هاتنە پێشەکان شەگۆڕێ بۆ یەک گەنجیشە بێ بەپێی ئەو هاتنە پێشانە خاوەنی بەرنامە و پلان و کاری خۆی بێت. ئێستا مناڵێ حەزەکە گەورەتر بێ وازانەیە کە بەرەو گەورەتر بوویتر مرتاحە بێ بەڵام هەتا گەورەتر بێ ئینسان خەم و خەفەتی زیاترە بێ. ئەستا تۆ پلانێکە نەبێ بۆ ساڵێکی تر و بۆ ئیشێک و هەر شتێک لە ژیان تا بێت دەبێ پلانێکە بۆی هەبێ بەرنمەیەکە بۆی هەبێ اینجا خۆشی دەربڕی بۆ ئەو شتە. ساڵی 2018 بەنسبەت منەوە ساڵێکی تەبیعی بوو وەک هەما ساڵەکانی تر بەڵام بە شێوەیەکی گشتی ساڵێک بوو ودای زۆر ناخۆشی تیا بوو بە نسبەت گەلی کوردەوە. ئینسان لە نیەتی خۆیان ئاواتی ینی باشتر ئەخوازێ هەمیشە لە بیرکردنەوەی خۆیان ئارەزوویەکی زیاتری هەیە بۆ ساڵی داهاتوو. وەڵا ئینسان خۆی کە تەمەنی تێ ئەپەڕێتە هەر بێتاقەت ئەبێ مەسلەی هەڵێ خۆزگەم بەپار ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ئیتر هەیە کە گەورە بێ حەزی بە مناڵیە مناڵ حەزی بە گەورەیە ئیتر ئەو زەلام کە گەورە ئەبێ پێی خۆشە بەرەو تەمەنێکی مناڵتر بێتەوە ئیتر بۆ ئەوە پێناکە لەگەڵتە منداڵی خۆچن. وڵا ئەمان برازان و دوانشانی خۆ من بەڵ خوا لێ نزێنێ. ئێستا تۆ ئاواتە خوازی بگەڕێتەوە بۆ تەمەنیەوان؟ وەڵایی هەتەبان وەڵا مناڵ تەمەنی مناڵی تەمەنێکی پاکە تەمەنێکی جوانە یعنی پاک و بێگردن هەموو خەفەتیشی نییە هەموو خەفەتی نییە ناوەڵە. بەڵام لە تەمەنی منداڵیشە هەمیشە حەزەکەن گەورە بی. تەبان منیش ئەو قسەیەم پێوتی هەمیشە حەزەکەی ئێستا مناڵێ حەزەکە گەورەتر بێ وازانەیە کە بەرەو گەورەتر بوویتر مرتاحە بێ بەڵام هەتا گەورەتر بێ ئینسان خەم و خەفەتی زیاترە بێ. باشە پێت وایە هەر گەنجانی وڵاتی ئێمەوان کە پلانێکی دیاریکراویان نییە بۆ ساڵی نوێ یاخدۆ وڵاتانەی تریژە بە هەمانگی خۆمان چونکە بەرەو قەیرانە و حەل لە قەیرانایتر خەڵکەکە نامستاحە بۆیە. ئامۆژگارێک تەیە بۆ گەنجەکان؟ وەڵی بە پێی ڕۆژی تر پلانی خۆیان دیاریکەن کاتەکان بە فڕۆ نەڕوا چونکە کات کە ڕۆی ناگەڕێتەوە. سەیرەکەین زۆرێک لە مرۆڤەکان لە سەرتاسەری دنیا ئانگە گێڕن کە ئەچنە ساڵی نوێەوە بەڵام ئەگەر ورتر بیری لێ بکەینەوە ساڵی نوێمانە ئەوەیە تۆ ساڵێکی پێشتریشت تەواو بووە ینی کۆتاییاتوە. قسەی تۆ چیە لەسەر بەفیڕۆچوونی تەمەن و یاخود بەرەو تەمەن بوون ینی کۆتایی هاتن بەرەو تەمەن ئایا مرۆڤە بێ ئانگێڕێلەوەی کە تەمەنی کۆتاییات؟ خۆی مەسەلەی گێڕانەکە یعنی هاتنی ساڵێکی نوێ حتمما هەموو تازەیەک پێویستی بەوەیە تۆزێک یان دڵخۆشی و ئامادەکاری بۆ بکەیت و ئەوانە بەڵام مرۆڤی خاوەن پەیام باشترین شت بۆ تێپەڕبوونی ساڵ و هاتنی ساڵێکی تر ئەوەیە کە ساڵی ڕابردووی ڕۆشتووە یعنی چی دەستکەوتی لەو ساڵا هەبووە لەو ساڵی ڕابردووە بەڵام بۆ ئەبینین زۆرێک لە گەنجەکان زیاتر ئاهەنگە گێڕن لە ساڵی بەرەو چوونە ساڵی نوێ ئەنی کەمتر تەمەنەکانی تر ئاهەنگە گێڕن زیاتر گەنجەکانن بۆ زیاتر گەنج دڵی بە ساڵی نوێ خۆشە. عادەتەن کە ئینسانە چێتە تەمەنەوە
ینی تر ئامادەکاریەکە بۆ شتێکی تر کە نازجە بێ بیر لە قۆناغێکی تر ئەکاتەوە بەڵام گەنج هەمیشە حەزی لەو شتانەیە کە خۆشە کە نوێیە کە تازەیە ئەوێ ینی هەموو تازەکان و هەموو نوێکان ببینێ بەڵام ئەوانی کە تەمەنیان هەیە بینیویان ینی تێپەڕیوە ئەو شتانە بەسەریانە. چیت هەیە بۆ ساڵی نوێ 2019 ئەوە چەند ڕۆژێکی کە چینە ساڵی نوێ؟ هیوادارم لە ساڵی 2019 کورد ئاشتەوایی بەخۆیەوە ببینێ لەم بارودۆخە ناهەموارەی کە کوردستانی گرتوتەوە کورد ڕزگاری ببێ هیچ نەبێ ئاهێکی خۆشی بکێشین لەم وەزعداراییە ناهەموارەیە نەجاتمان بێ ڕزگارمان بێ وەکو چینی گەنجان ئێمەش کاتی تەخەڕوجمان کردووە لە زانکۆ و پەیمانگاکان هیوادارم حکومەت ئاوڕێکمان لێباتەوە و تەعینمان بکات. 2018 ساڵێکی چۆن ببلایتەوە؟ ساڵێکی ئاسایی بوو نە زۆر ناخۆش بوو خۆشی تیا بوو بەڵام زۆر ناخۆشیش نەبوو ئاسایی بوو. بۆچی گەنجەکان زۆربەی گەنج تەمەنی گەنج کە نزیکی ساڵی نوێ بینەوە ئاهەنگێک گێڕن لە کاتێک ئازانن ساڵێکی پێشووتری ساڵێکی تەمەنی تەواو بوو و ڕەنگە هێشتا نەگەیشت بێت بەو ئامانجانەی بەو خەون و خولیانی کە هەیەت. بە بڕوای من گەنجانی ئێمە وا بیرەکەنەوە کە هیوا ئەخوازن ئاهەنگێک گێڕن بۆ ئەوەی ساڵی داهاتویان ساڵێکی خۆشتر بێ لە ساڵی پێشویان بۆیە ئاهەنگی بۆ گێڕن بەو هیوایە کە ساڵێکی خۆش بێتە بەردەمیان. ساڵی 2018 ساڵێکی چۆن بولایت؟ تقریبان هەموو وەکو هەموو ساڵەکانی تر هەم خۆشیتیا بوو هەم ناخۆشیتیا. پێشبینیتان بۆ 2019 بۆ پلان و پرۆژەکانی خۆت چییە؟ ئایا پلانێکی دیاریکراو دەیە بۆ ساڵی نوێ؟ وەکو پلان تا با بڵێن لە سا هەفتە پلانم هەیە ناتوانم بڵێم لە سایاسا تا ڕادەیەکیش بڵێ ئەگەر مەسەلەن درێژکراوەی ساڵەکانی تر بێت توان بڵێم لە ساسی لەوانێ بەرە و هەڵکشان بچێ. ئەو پلانی کە بۆ 2018 دادنا ئەوە دوو ڕۆژی ماوە 2018 تەواو بێت گەیشتە هەموو ئامانجەکانی خۆت؟ لە سایاسە ناتوانم وا بڵێم تقریبان 40 بۆ 50 ئێمە ئەگەر وەکو بڵێ وەکو ڕقم بیەمەی بڵێ لە سا 40 بۆ 50 سەڵا بە هەموو یەکەی. بۆچی زۆربەی گەنجان کە کۆتایی بە ساڵێکی با بڵێن پێشووتری وەشنە ساڵی نوێ ئاهەنگە گێڕن لە کاتێک ئازانین ئەو ساڵێک کە ڕۆیشتووە بەشێک لە تەمەنی کەسەکە تەواو بووە ینی بەشێکی باش لە تەمەنی ڕۆیشتووە بەڵام سەیرەکەی گەنجەکان ئاهەنگە گێڕن بە بەراورد بە تەمەنەکانی تر تەمەنەکانی زۆر گوێ پێ نادەن. وڵی ئەوەیان زیاتر بەر کەسەکە کەوتووە یعنی چۆن بیرکردنەوە فکری کەسەکە زیاتر لای ئێمە ئۆنیە بەهۆی ئەوەی کە باری ئابووریمان باش نییە باری وڵاتمان باش نییە ئەوێت وا بیر بکاتەوە ینی چکرد لە ڕووی سایکۆلۆژی و دایمە وایە ئینسان ئومێدێکی هەیە ئەوێ وا بیرکاتەوە کە ئەم ساڵم زیاتر باشترە بێت ساڵ بە نەهامەتەکانی پارۆیان بەو نەهامەتیانەی کە پار هەی بووە ڕۆیشتۆ خۆ حافیزبوونی لەوانێ لێ بکە ینی ڕووی سایکۆلۆژی ئەوەی بێت. هیوا بۆ خۆی خوازێک کە ساڵی نوێ بێ بەڵام سەیرەکەی زۆربەی گەنجاریشمان پلانێکی دیاریکراویان نییە عنی 2018 چۆن بەڕێ کردووە 2019 جواب بەڕێکات و لە کاتێکە هیوا خوازێ باشتریش بێ. زۆر ڕاستە خۆی کێشەی ئێمە با بڵێن لە بناغەوە تا هزار پلاندانان یعنی هەمومان بەدەمەڵێن پلانمانەیە بەڵام کەس بە نووسراونیەتی یان هەمانە جێبەجێی ناکەین زوو سار دەبینەوە ساربوونەوەش خۆی بەشێکە لە شکست هێنان بەڵام ئەوە باشترێکە مەسەلەن دایمە هۆشیار بکرێنەوە بە بەردەوام یعنی لە نقطەیەکە نەوەستین بڵێن ناتەوە پێویستەکەونیە بێ ئومێد بین چکە ئینسانیش لە کۆتایی هەر بە ئومێدەواژیت با چەند ناخۆشی بێ بعد هەرچێن بێ لاوانێ ئومێدەش لەوە سەرچاوی گرت بێ لە خودی ئینسانەکانەوە کە بەوەی خۆشحاڵە بێ ساڵێکی داهات و ئەوەی ڕابردوو ڕۆیی ترەوەنیا هاتەوە. ساڵی ئایندا لەگەڵ گۆڕانکاریەکان و سورعەتی ئەو گۆڕانکاریانە شتەکان تەڵەبیاتەکانی شەگۆڕێ هاتنە پێشەکان شەگۆڕێ بۆ یە گەنجیشە بێ بەپێی ئەو هاتنە پێشانە خاوەنی بەرنامە و پلان و کاری خۆی بێت. ئێستا مناڵێ حەزەکە گەورەتر بێ وازانەیە کە بەرەو گەورەتر بوویتر مرتاحە بێ بەڵام هەتا گەورەتر بێ ئینسان خەم و خەفەتی زیاترە بێ. ئەتا تۆ پلانێکە نەبێ بۆ ساڵێکی تر و بۆ ئیشێک و هەر شتێک لە ژیان تا بێت دەبێت پلانێکە بۆی هەبێ بەرنمەیەکە بۆی هەبێ اینجا خۆشی دەربڕی بۆ ئەو شتە. ساڵی 2018 بەنسبەت منەوە ساڵێکی تەبیعی بوو وەک هەما ساڵەکانی تر بەڵام بە شێوەیەکی گشتی ساڵێک بوو ودای زۆر ناخۆشی تیا بوو بە نسبەت گەلی کوردەوە. ئینسان لە نیەتی خۆیان ئاواتی ینی باشتر ئەخوازێ هەمیشە لە بیرکردنەوەی خۆیان ئارەزوویەکی زیاتری هەیە بۆ ساڵی داهاتوو.
2010 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ؟ وڵی خۆش نەبوو نەوەڵا لەبەر قەیرانی دارایی و توزانم موچەی مامۆستا و ئیتر ئەو شتان پێشبینیتان بۆ 2019 تەسەورەکەی چۆن؟ شەڵا داواکارم کە ئیشەڵا لەخوا 2019 باش بێ و موچە باش بێ و ئیتر ساڵێکی خۆش بێ بۆ هەموو لایەک. باشە بۆچی زۆربەی گەنجەکان کە ساڵێک لە تەمەنیان تەواوە بێ ئاهەنگە گێڕن هەڵپەرکەیەکەن خۆشحاڵن؟ وەڵی توزانم خۆی ئەوە ساڵێک تۆ تەمەنت ئەڕوات وانە بەزی تر ئەوە خواحافیزی لە ساڵێکی کۆن ئەکەن ڕابردووەکەن و پێشوازی لە ساڵی تازاکەن داواکارن کە ساڵێکی خۆش و پڕ خۆشی بێ بۆ هەموو لایەک. ئەو گەنجانی کە هەنگە گەڕن زۆربەیشیان پلانێکی دیاریکراویان نییە تا لە ساڵی نوێ هەوڵی بۆ بن بەڵام لەگەڵ ئەوەیشە هەر خۆشحاڵی دەرەبڕن هەر پێیان خۆشە ئەمە بێبەرنامەی نییە لە ژیانی گەنجەکان. بەرە وەڵا بێبەرنامەیە خۆیەوە ئەتا تۆ پلانێکە نەبێ بۆ ساڵێکی تر و بۆ ئیشێک و هەر شتێک لە ژیان تا بێت دەبێت پلانێکە بۆی هەبێ بەرنمەیەکە بۆی هەبێ اینجا خۆشی دەربڕی بۆ ئەو شتە. ساڵی 2010 بەنسبەت منەوە ساڵێکی تەبیعی بوو وەک هەمان ساڵەکانی تر بەڵام بە شێوەیەکی گشتی ساڵێک بوو ڕووداوی زۆر ناخۆشی تیا بوو بە نسبەت گەلی کوردەوە و کۆمەڵێک ڕووداویشی تیا بوو ڕەنگە بە نسبەت هەندێک تاکەوە ڕووداوی خۆش بوو بەڵام بە شێوازێکی گشتی بە نسبەت گەلی کوردەوە ڕووداوی ناخۆشی تیا بوو بەداخەوە. پێشبینیەکەن 2019 چۆن؟ پێم وایە 2019 بە هەمان شێوازە بێ بەڵام بە کۆمەڵێک گۆڕانکاری تازەترەوە لەبەرەوەی گۆڕانکاری لە پرۆسی سیاسی عێراق ڕوویاوە لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان گۆڕانکاری ڕوویاوە ئەکرێت ئەو کەسانەی کە ئێستا پرۆسی سیاسی عێراق بەڕێوابن کەسانی میانڕەون کەسانی لیبراڵن بۆی ئەکرێت دڵیان پێخۆش بکرێت ئیسفادیان لێ بکرێت لە ساڵی 2019دا گروتینێکی باشترە بە پرۆسی سیاسی بە بڕوای من بڵێ ئومێدێکی باشەیە ئەگەر تەبعاً سەرجەم لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئێمە باسی کوردستان بکەین ئەگەر سەرجەم لایەنە سیاسەکانی کوردستان هەوڵ بن پێکەوە تەبایی دروستکەن و یەکڕیزی دروستکەن ئەمە هۆکارێکە بێ بۆ پێشخستنی کۆمەڵگە و ئیسفادەی گشتی. باش نەبوو زۆر خۆش نەبوو ڕاستێکی ناوەڵا زۆر کارەساتی ناخۆش ڕوویە بە سەرگەلی کووردا هیواداری دووبارە نەبێتەوە شتانە شێوەیەکی گشتی بۆ کوردستان بۆ کورد. پێشبینیەکەی 2019 چۆن بێ؟ وەڵی ئیشەڵا پێشبینی ئەوە بکەین کە بێت دایمە گەشتبین بین بەشکی شەڵام ساڵ بێتەمە ئای خێر و بەرەکەت قەرەبووی ساڵەکانی پێشومان بۆ بکاتەوە لە هەموو ڕوویەکەوە ئیشەڵا. باشە پرسیارێکەیە بۆچی زۆربەی گەنجەکانم کاتێک کە ساڵێک لە تەمەنیان تەواوە بێت پێنێنە ساڵێکی تازەوە خۆشحاڵی دەرەبڕن ینی پێیان خۆش لەگەڵەوەی کە ساڵێک لە تەمەنیشان تەواو بووە. ئەمە زۆر جار ئەگەڕێتەوە بۆی ئەو ساڵانەی کە تیان پەڕانی و لە ژیانیان لەوانەیە خۆش نەبووە بەلایەنەوە هیواخوازن بۆی کەم ساڵکە تەواو بێ پێیان خۆش بوێ لەم ڕۆڵێم ڕەنگە پێیان وە بێ کەم ساڵی داهاتوو ژیانێکی خۆشتریان بۆ دەسەبەر بێ ئەو ئاواتە یاخود ئەو هیوایە ئەو ئامانجێکە هەیەە بەو هیوایەوەن کە لەم ساڵەیە بێتە دی زیاتر من بۆ شێوەیە بینمەوە. بەعام ساڵێکی باش بوو بەڵام کۆمەڵی شتی ناخۆش ڕوویاتایە و هیوادارم ئەو شتانە لە 2019 یعنی نەمێنێت. وەکو گەنج پلانێکی دیاریکراو دێ لە 2019 هەوڵی بۆ بی؟ من ڕۆژانە تۆ کە ئەژیت پلان لە ژیانتا هەیە بەڵام ئەگەر بۆ نمونە تەشجیعکارێکی هەبێت پلانەکە و زیاتر بەرەی پێیت وانە کە تەشجیعکارێکە هەبوو حتمما ئەو پلانەی کە لە مێشکدایە ئەبێ بەڵام کە نەبوو نابێت. زۆربەی گەنجەکان کاتێک ساڵێکی ڕابردوو تەواوەکەن ئێستا بۆنم نە 2010 دوو ڕۆژی ماوە کە تەواوە بێ ئاهەنگە گەڕن بۆی کە ساڵێک لە تەمەنیان تەواو بووە لە کاتێک ئازانی ڕەنگە زۆربەی گەنجی وڵاتەی ئەمە پلانێکی دیاریکراوی نەبێت کە هەوڵی بۆیە بۆچی گەنج خۆشحاڵە بە دەربڕینی خۆشحاڵی خۆی یعنی ساڵێک لە تەمەنیشی تەواو بوو. ڕەنگە بە بۆنەی هاتنی ساڵێکی نوێ بێت تۆ شەرت نییە هەموو کاتێ بیر لەوە بکەیتەوانێت کە ساڵە لە تەمەنە ڕۆشتووە لەوانەیە تۆ بیر لەوە بکەیتەوە کە ساڵێکی خۆشتریت لەوانەیە ئەوە لە مێشکتابێکە ئەو پلانی کە خۆتە بۆ ئامادەکردو لەو ساڵە بێتە دی. دەڵێن کات وەفای بۆ هیچ کەسێک و هیچ مرۆڤێک نییە لەبەرەوەی ئەگەر پیر بی ئەگەر گەنج بی ئەگەر منداڵ بی ئەگەر سەرۆکی وڵات بی ئەگەر کەسێکی ئاسایی و هەژار بی ئەگەر دەوڵەمەند بی کات دەروەکو خۆی ڕوات لەبەرەوە
پێویستە مرۆڤ هەموو جۆرە مرۆڤەکان هەد لە کەسێکی ئاساییەوە هەتاوەکو ئەو کەسانی کە لە پلە پۆستی زۆر بەرزیشان هەمیشە کاتەکانی خۆیان بە نرخەوە سیرکەن بتوان ئەو ئامانجانەی هەیەە بەو کاتانەی خۆیان بەدی بهێنن. ئێمە زیاتر هاوڵاتیانە دوێن جارین لەسەر ساڵی تازە و بەفیڕۆچوونی یان با بڵێن تەواوبوونی ساڵێکی تەمەنیان چیمان پێڵێن ئێوەش لەگەڵمان. ساڵی ئایندە لەگەڵ گۆڕانکاریەکان و سورعەتی ئەو گۆڕانکاریانە شتەکان تەڵەبیاتەکانی شەگۆڕێ هاتنە پێشەکان شەگۆڕێ بۆ یەک گەنجیشە بێت بەپێی ئەو هاتنە پێشانە خاوەنی بەرنامە و پلان و کاری خۆی بێت. ئێستا مناڵێ حەزەکە گەورەتر بێ وازانەیە کە بەرەو گەورەتر بوویتر مرتاحە بێ بەڵام هەتا گەورەتر بێ ئینسان خەم و خەفەتی زیاترە بێ. ئەستا تۆ پلانێکە نەبێ بۆ ساڵێکی تر و بۆ ئیشێک و هەر شتێک لە ژیان تا بێت دەبێت پلانێکە بۆی هەبێ بەرنمەیەکە بۆی هەبێ اینجا خۆشی دەربڕی بۆ ئەو شتە. ساڵی 2010 بەنسبەت منەوە ساڵێکی تەبیعی بوو وەک هەمان ساڵەکانی تر بەڵام بە شێوەیەکی گشتی ساڵێک بوو ڕووداوی زۆر ناخۆشی تیا بوو بە نسبەت گەلی کوردەوە. ئینسان لە نیەتی خۆیان ئاواتی ینی باشتر ئەخوازێ هەمیشە لە بیرکردنەوەی خۆیان ئارەزوویەکی زیاتری هەیە بۆ ساڵی داهاتوو. ئەمەسا ساڵی 2010 ساڵێکی چۆن وڵی ساڵێکی 2010 بەڕاستی لە ساڵی 2007 باشتر بوو 2010 هیوادارم ساڵی داهاتوو کە لە چەند ڕۆژی کایەتە پێشەوە هیوادارم ئەو ساڵە ساڵێکی خۆش بێ بۆ هەموو میلەتی کورد و بە تایبەتی بۆ خەڵکی سلێمانی بۆ هەموو چوارەوەیەکە چونکە بەڕاستی شاری سلێمانی دەوروبەری بە بۆنەی چەند کێشەیەکەوە تووش قەیرانێک بوو بەس هیوادارم ئەم ساڵوا نەبێت و خەڵک بە ڕیفایەتی بەخۆشی بژی. ساڵا هەمومان دوعای خێرەکەن کە ساڵی نوێ ساڵێکی پڕبەرەکەت بێ بۆ هەموو لایەک بەڵام پێشبینیێکی واقعیانە بەڕای تۆ پێشبینیەکەی 2019 لە 2010 باشتر بێ؟ ئەگەر ئێمە وەکو کورد وەکو حکوومەتی هەرێم ئەگەر بەتەمای ئەوە بێ لەگەڵ حکوومەتی عێراقیە پێکەوە کار بکەن یعنی وەکو ساڵانی پێش 2015 2014 و 13 و 12 بەرەو دواوە کە پێکەوە کاریان کردووە و هەموو شەکەنان پێکەوە بووە و هەموو داهاتەکان بڵێ گەڕاوەتەوە بۆ بەغا ئێمە وەکو ساڵانی پێش ئەگە داهاتەکە بێتەوە بۆ ئەو خەڵکە و ئەو خەڵکە لە سا حەڤە بێ لە سا چواردە بێ ئەم پاشەکەوتی موچە نەمێنێ خەڵک وەزعی باشترە بێ و خەڵک ئەبوژێتەوە بە هیوادارم خەڵکیش ئەگەر وەزع بەرەباشی و دەست بە موچەکانیانەوە بگرن چونکە زۆر خەڵک موچەکەی وەرەگرت خۆی و خێزانی مانگی وا بوو 3 ملیۆن 4 ملیۆن وەرەگرتیان وەرەگرت بە هەردووشان هەموو ساڵی و هەموو جەژنێک هەموو بۆنەیەک گشتی نامایە نەگۆڕی ئێستا دەرزێ بێ بۆ ئەو کەسانەی هیوادارم دەرزێ بێ بۆ ئەو کەسانەی کە زیان مەترەفیان زۆر کرد ئەم قەیرانە هیوادارم شوێتەوە بە خۆیانە بتوانن دەرزی لێ وەربگرن قەدری ئەو موچەیە بگرن. من پرسیارێکەکەم لەسەر تەمەن ئەبینین کاتێک کە ساڵی ڕابردوو تەواوە بێ زۆرێک لە گەنجان خۆشحاڵی دەرەبڕن بەوەی کە ئەچنە ساڵی تازە بەڵام لە هەمان کاتە تەواوبوونی ساڵێکی تەمەنیشە. ئەگەر ئێمە یان با بڵێن وڵاتەکەمان سیاسیەکانمان هەر وەکو 2010 کار بکەن 2009ەکەمان باش نابێ هەر ڕێک وەکو 2010 دەرەچێت. بۆچی گەنجان خۆشحاڵن بەوەی ساڵێک لە تەمەنیان تەواو بوو؟ ئەو گەنجانەی کە ئەوە زۆر خۆشحاڵە من ساڵانی پێشویان نەدیوە من قەیرانی ساڵی لە نەوەتەکانە قەیران بوو خەڵک دینارێکی پێ نەبوو کیلۆیەشە کرد بە 80 دینار و فەردی ئار بە 1000 دیناری دیویتری بوو خەڵک ئەوانەی گەنجی ئێستا لەوانەی کە لە 2000 تا ئێستا نزیکی 80 ساڵ ئەوەی نەدیوە ساڵەکە بۆ خۆشە زانێت تۆ سەیری دوای خۆ بکە قەت ناڵێت چونکە من تەمەنە مەتە نزیکی 36 ساڵ پێم ناخۆشە حەزەکەم بشمەوە زمانی گەنجێک دێکم بەڕاستی. ساڵی 2010 ساڵێکی چۆن بوو؟ 2010 ساڵی باش بوو بەسی نە حەزەکەی من ساڵی 2019 باشتر بوو ئینشاءڵڵا. تەسەورەکەی 2019 چۆن بێ؟ ئایا هەر وەکو 2010 بێ یاخود پێ دوایە باشتر نابێت؟ ناوەڵە خوا نەکات 2010 بێ ئینشاڵڵا 2019 ئەمەلیکمان هەیە باشتر باشە. بۆچی زۆربەی گەنجەکان کە ساڵی کۆن تەواو بێ 2010 تەواو بێ خۆشحاڵی دەرەبڕن هەڵپەرکەیەکەن شایی ئەەکەن لە کاتێکا ساڵێک لە تەمەنی تەواو بوو؟ ئەیدی نازانم دی هەنا ئاڵەمەکە حەزەکێ خۆشحاڵە بێ ئەمەلی هەیە بۆ ساڵ 2019 ئەم شتە
و تەمەنایشەکەی من 2019 باشتر بوو لەخوا گەورە هەر ئەمە ئیشال باشە 2010 لای تۆ چۆن والله زۆر گرت باش ناوەڵ باش نەبووە تەسەورەکەی 2019 چۆن والله بشم ئینشاڵڵا باشتر بوو خەمن شەر داعشم کرد لە جەلەولا لە سعدیە لە کۆباشیش بووم زاماریش بووم لە جەلەولاش بریندارش بووم خۆش پێش بەرگەم ئێستا خۆش بیاخوا ئێستا شاری خۆم بەجێ لەشت دوای 16 ئۆکتۆبەر لە خانەکەی بەجێشم هاتمە سلێمانی دانیشت ینی کەرکووک و جێهێش ئێستا لە سلێمانی دان لە خانەقین بووم بەڵێ ئێستا لە سلێمانی حالێ لە سلێمانی دانیشت دوای 16 ئۆکتۆبەر ئەمەلی نەما گەرمیان نەما نابشید نە جەلەولا نە سعدیە نە کوباشی هەموو بەدەست ئەم عەرەب کروێگان بوو هەموو داعشیش نەبوو هەموو گشتی کروێگان بوو 2019 بۆ خەڵکی خانەقین بۆ کەرکووک بۆ ئەنە ساڵێکی خۆشتر بێ ئینشاڵڵا خۆشتر بێت حەزەکەم هەمووی خۆشتر عادل عەبدولمەهدی خۆش ئەوە جیاوازە لە تەک کوردەوە نانی پێش لە نەوەتەکان هەر لە تەک کوردەوە بوو ئینشاڵڵا باشترە بۆ دەخۆشەوە شانازی بە کورد خۆمان بە شای خۆمانێکی بۆ گەنجێکی وەکو تۆ چۆن بوو بۆ گەنجێکی وەکو من زۆر خۆش بوو چکە من تەخەڕوجم تایە کرد بەڵام بەداخەوە نەمتوانی لە وەکو ئاستی پێویست لە ئاستی خۆمان خزمەت بە وڵاتەکەم بگەێنم بەشێکە تەواو کرد بەشی زانست بەشی جیۆلۆجی سەرکەوتوو بیت 2019 پێشبینیەکەی چۆن بێ بۆ تۆ هیوادارم حکومەت بە شێوێکی تر پلانەکانی بگۆڕێ تا کوردستان بەرەو پێشەوە بڕۆ باشە بۆچی زۆربەی گەنجەکان کاتێک کە ساڵی 2010 تەواو بێ و ساڵەکانی تریش بە هەمان شێوەبینی ومانە گەنجەکان خۆشحاڵی دەرەبڕن بەوەی کە ساڵێک لە تەمەنیشان تەواو بووە بە هیوایە کە دەریەبڕن لە ژیانیانە بە هیوان لە ساڵی پێشوو باشتر بن خۆشحاڵی دەربڕینە بەس بۆ ئەوەی هیوایەکی تازەیان هیوایەکی تازەیە لە دڵی هەموو کەسێکە دروست دەبێتەوەنێ هیوایە بڵێ لە پلانەکان بگۆڕێ ژیانمان بگۆڕێ گوزەرانمان بگۆڕێ قەیرانمان نەمێنێ وەکو گەنج پلانێکی دیاریکراو هەیە لە 2019 هەوڵی بۆ بەی پێی بگەیت بێگومان وەکو هەموو کەسێک ئینسان ئەگەر پلانێکی نەبێ ئەگەر پۆینتێکی نەبێ ئامانجێکی نەبێ ناتوانێت سەرکەوتوو بێ بێگومان منیش پلانی خۆم هەیە ساڵی ئایندا لەگەڵ گۆڕانکاریەکان و سورعەتی ئەو گۆڕانکاریانە شتەکان تەڵەبیاتەکانی شەگۆڕێ هاتنە پێشەکان شەگۆڕێ بۆ یەک گەنجیشە بێ بەپێی ئەو هاتنە پێشانە خاوەنی بەرنامە و پلان و کاری خۆی بێت ئێستا مناڵێ حەزەکە گەورەتر بێ وازانەیە کە بەرەو گەورەتر بوویتر مرتاحە بێ بەڵام هەتا گەورەتر بێ ئینسان خەم و خەفەتی زیاترە بێ ئەستا تۆ پلانێکە نەبێ بۆ ساڵێکی تر و بۆ ئیشێک و هەر شتێک لە ژیان تا بێت دەبێت پلانێکە بۆی هەبێ بەرنمەیەکە بۆی هەبێ اینجا خۆشی دەربڕی بۆ ئەو شتە ساڵی 2018 بەنسبەت منەوە ساڵێکی تەبیعی بوو وەک هەمان ساڵەکانی تر بەڵام بە شێوەیەکی گشتی ساڵێک بوو ودای زۆر ناخۆشی تیا بوو بە نسبەت گەلی کوردەوە ئینسان لە نیەتی خۆیان ئاواتی ینی باشتر ئەخوازێ هەمیشە لە بیرکردنەوەی خۆیان ئارەزوویەکی زیاتری هەیە بۆ ساڵی داهاتوو ئەنگ گێڕاوە لە کاتی سەریستان ناوەڵە هەر هاتوومە دەروعاتی یادێشنا بەلام شتێکی یاسایی بوو بۆ ڕۆژەکانی حاضر نەکردووە قەت خۆمم بۆ حاضر نەکردو شتێکی یاسایی بوو بەلامەوە هیچ تەبیعی بووە هیچ لەبەرەوەی هیچ مەسەلە ناگۆڕێ ئێستا تەمەنی چەندە تۆ من 18 ساڵم 18 ساڵی تەمەنی ڕابردووت پلانێک دە بۆش هەوڵ بۆ شتێک بدەیت وەڵا بەس خوێندن ئەوش خوێندنەکەش هیچ ئیسفادەی نابێ ئەگە تاویشیکەم ناوەڵە خۆم کاسبم مەرە لە سمۆ سەر کاسپیەکەی خۆم ئادەم کاسپیەکەی ئەوە تۆ ئیشێکی زۆر پیرۆزەکەی ئاڕۆڵا تاشتی شاناسی پێواگەم 2019 پلانێکت هەیە کە هەوڵی بۆ بەی شتێک هەوڵی بۆ بەی پێ بگەیت وەڵای ئەوەی کارەوڵی بۆ بەم مەکتەبەکە تاوکەم و سمۆ سەر کاسپیەکەی خۆم مەکتەبەکە چۆنە لەی بە کوردیەکەی خۆمان بۆتە ملت ئاڕۆڵا لەبەرەی ئومێدم پێی نییە بۆی تاعیناتێ شتێ هیچ ئاڕۆڵا
وای ساڵێکی باش بوو لەخوا بەزیابێ تقریبان باش بوو بۆ عامەی خەڵک زۆر باش نەبوو بەڵام بۆ بەنسبەت خۆمەوە لەخوا بەزیابێ باش بۆ تۆ باش بوو 2010 لەخوا بەزیابێ 2019 شت هەروە بێ پێشبینیەکەی 2019 باشتر بێت لە 8 هیوادارم ئینشاءڵڵا لەخوای گەورە پاڕێنەوە باشتر بێت ئێمە ئەخوازیین بە پێ و پلانانی کە حکومەت دایناوە باشتر چاوەڕێەکەین پلانێکی دیاریکراوە دێ لە 2019 هەوڵی بۆ بێ هیوادارم هەمیشە ئینسانە بێر لە هەوڵی زیاترابێ بۆ پلانێکی دیاریکراوە بە ژیانێکی باشتر پرسیارێکێ دەکایەوە بۆچی زۆربەی گەنجان کاتێک کە ساڵێک لە تەمەنیان تەواوە بێ ئاهەنگە گێڕن خۆشحاڵی دەرەبڕن هەڵپەرکیەکەن بۆچی خۆشحاڵن بەوەی تەمەنیان تەواو لەبەر ئەوەی ئینسان لە نیەتی خۆیان ئاواتی ینی باشتر ئەخوازێ هەمیشە لە بیرکردنەوەی خۆیان ئارەزوویەکی زیاتری هەیە بۆ ساڵی داهاتوو هیوای بە ساڵێکی خۆشتر هەیە بۆی بە ساڵێکی خۆشتر هەیە و ئەوەشی کە پێی بکرێت پلانێکی زیاتری هەیە ئەوەشی کە پلانی نەبێت هەر هیوایەکی باشتری هەیە گەنجەکانی ئێمە بینین پلانێکی دیاریکراویان نییە بۆ ساڵی نوێش ینی بەبێ پلان بەبێ ئامانجێکی دیاریکرا و ئەشنە ساڵەکەەوە ئامۆژگاری چییە بۆ خۆی نە هەر گەنجەکانیە بە بەداخەوە خەڵکی شەرقی بە عام بێ پلانین بۆ ساڵی داهاتوو یاخود بۆ تەمەنمان بە شێوەیەکی گشتی بۆیە ئومێ دەکەم بە تایبەتی گەنجی ئەم سەردەما گەنجی سەردەمی پێشکەوتنی تەکنەلۆژیا و تەقەنیات و ئەوانە گەنجێکی زۆر زیاتر چاوکراون زیاتر پێبوون زیاتر ڕۆشن بیرن زۆرە خوێندنەوە زۆرە بیرن ئێمە ئەبێت لە چوارچیەوە عامەکە سێری گەنج بکەین لەوانەیە کۆمەڵێکە بن بەرنمەیان نەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئێسا گەنج زۆر پێشکەوتووە گەنج هەنگاوی باشی ناوە گەنجی زۆر باش و پێشکەوتومان هەیە بۆیە هیوادارم ئەوان بەرنامەی ساڵانەیان هەبێ ینی ئەم ساڵ بۆ ساڵی داهاتوو هەروەک چەند ڕێکخراوە و حیزب و ئەوانە کۆنفرانسی ساڵانەیان هەیە هەموو گەنجەکانیش کۆنفرانسی ساڵانەی خۆیانیان هەبێ لە کاتێکە کە ساڵێکی تازە دێتە پێشەوە بزانن ڕابردویان چۆن بەڕێ کردووە چەند دەستکەوتیان هەبووە چەنە ئامانجیان پێکاوە ئەو بەرنامانی کە دایان ناوە و استراتیژە بۆ حیاتی خۆیانیان بووە چەنە پێکاویانەوە بۆ داهاتووش ئەبێ سەر لە نوێ لەبەر ئەوەی زەمن ئەگۆڕێ کات ئەگۆڕێ ئەم ساڵ ئێمە کۆمەڵێشتمان پێویست بە بەڵام ساڵی ئایندا لەگەڵ گۆڕانکاریەکان و سورعەتی ئەو گۆڕانکاریانە شتەکان تەڵەبیاتەکانیشە گۆڕێ هاتنە پێشەکانشە گۆڕێ بۆ یە گەنجیشە بێ بەپێی ئەو هاتنە پێشانە خاوەنی بەرنامە و ساڵی ئایندا لەگەڵ گۆڕانکاریەکان و سورعەتی ئەو گۆڕانکاریانە شتەکان تەڵەبیاتەکانیشە گۆڕێ هاتنە پێشەکانشە گۆڕێ بۆ یە گەنجیشە بێ بەپێی ئەو هاتنە پێشانە خاوەنی بەرنامە و پلان و کاری خۆی بێت ئێستا مناڵێ حەزەکە گەورەتر بێ وازانەیە کە بەرەو گەورەتر بوویتر مرتاحە بێ بەڵام هەتا گەورەتر بێ ئینسان خەم و خەفەتی زیاترە بێ ئەستا تۆ پلانێکە نەبێ بۆ ساڵێکی تر و بۆ ئیشێک و هەر شتێک لە ژیان تا بێت دەبێت پلانێکە بۆی هەبێ بەرنمەیەکە بۆی هەبێ اینجا خۆشی دەربڕی بۆ ئەو شتە ساڵی 2010 بەنسبەت منەوە ساڵێکی تەبیعی بوو وەک هەمان ساڵەکانی تر بەڵام بە شێوەیەکی گشتی ساڵێک بوو ودای زۆر ناخۆشی تیا بوو بەنسبەت گەلی کوردەوە ئینسان لە نیەتی خۆیان ئاواتی ینی باشتر ئەخوازێ هەمیشە لە بیرکردنەوەی خۆیان ئارەزوویەکی زیاتری هەیە بۆ ساڵی داهاتوو بۆچی لەگەڵ تەوابوونی ساڵێکی بابلین ساڵی ڕابردوو یان زۆربەی ساڵەکان کە تەواو بێ گەنجەکان خۆشحاڵی دەرەبڕن بۆ کارچیە گەنج پێی خۆشە کە ساڵێک لە تەمەنی تەواو بووە ئەچێتە ساڵێکی کە ئێمە ناکرێ بە مطلقی ئەو پرسیارە بکەین ئەکرێ ئەم پرسیارە دوو جۆرە هەندێک کەس هەیە طبعا لەگەڵتان پێی خۆشە کە ساڵێک لە تەمەنی ڕۆشتووە لەبەرەوەی ئەکرێ ئەم گەنجە وەک پێویست سوود لە تواناکانی وەرنەگیرا بێ وەک پێویست ئاوات و ئامانجەکانی نەهات بێتە دی تووشی کۆمەڵە قەیران بوو بێ لەو ساڵەیە کە چاوەڕوان نەکراو بووە بە نسبەتەوە ئەم کەسە ینی خۆشحاڵە بۆی کە ساڵێک لە تەمەنی بڕوە بەڵام گەنجیشمانەیە لە وڵاتەیە هایلایڤەژی کوڕەمەسئول هەیە لە وڵاتەیە هەر ڕۆژەی لە شوێنێکە یەک تۆ زارەقی نەکردوێتەوە ئەمانە خۆشحاڵن بەوەی کە تەمەنیان بەرەو پێش نەڕواوە بمێننەوە لەو قۆناغەیە ئەوە حەزەکەن هەر گەنج بن بەنسبەت ئەو کەسانەی خۆشحاڵە ژیانیان خۆشە طبعا دڵنیام لەو ساڵی نوێ خۆشە کە ساڵی ڕابردوویان ناخۆش بووە دەردەسەری بووە کێشە و مشکلە بووە هیوایەکیانەیە ساڵی نوێ ئەم کێشە و مشکلانیان نەبێت ئەمە ئەکرێت کۆمەڵناسان لەو ڕۆ هەنگاو بنێن چۆن وا بکەن کە ئەم گەنجانەی کە بێ ئومێد بوون لە ساڵی ڕابردوو
و جارێکی کەەوە دەستگای ئەعلامیەکان بە شێوازێکی گشتی وا بکەن چۆن ئەم گەنجانە ئومێد بە ڕۆحیان بکرێتەوە بە هەموو ڕوویەکەوە ئومێدی کۆمەڵایەتیە سیاسیە ئابوووریە لایەنەت کللتوریەکانە بە هەموو بە شێوازێکی گشتی ینی گەنجەکرێ بۆ نمونە هیوای بۆ بجێڕێتەوە. هیوادارم مەسئولەکانیشمان لەسەرەوە بە پرسانی هەرێم لە هەم لە یەکێتی لە برانەیەکێتی و لە جەماعەتی پارتیش هیوادارم کە ئەوان لە سوڵتەی دەسەڵاتان هیوادارم ئەو وەزعەوای لێ بکەن ئەو خەڵکەوە بە ڕیفاتی بژی خەڵک پایان نەبا بە ئەوروپا قەشەکە باقەڵ وڵاتی خۆی بژی وڵاتی خۆی خۆشەوێ و شەر لەسەر وڵاتی خۆی دەکا و خوێنێتە ڕێژێ و هیوادارم وەزعەکە بەرباشی بشێ و ساڵی داهاتوو ساڵێ بێ خەڵک بە هیوایەتی 2009 خۆش و پڕ بەرەکەت و پڕخۆشی بێ. دەستان خۆش باشمە لای ئێمە هاوسەرتە لەگەڵت باشە سڵاو لێ بێ. سەرەتا بە خراپتانەکەم. ساڵی 2010 لای تۆ ساڵێکی چۆن؟ وەڵی باش نەبوو. پێشبینیتان بۆ 2019 چۆنە؟ تەسەورەکەی چۆن؟ هیچ باش نابێت. باشە بۆچی گەنجان خۆشحاڵن بەوەی ساڵێک لە تەمەنیان تەواوە بێت؟ وەڵی بڵێن چی؟ سەیرەکەی ئەگەر ئێمە ئێستا و 2010 دوو ڕۆژمان ماوە تەواویکەین گەنجەکان هەڵپەرکەیەکەن خۆشحاڵی دەرەبڕن گۆرانی لێدەن خۆشحاڵن بەوەی تەمەنیان تەواو بووە. بۆچی گەنج وایە؟ ینی بیرەکاتەوە بیر لەوە ناکاتەوە تەمەنێکی تەواو بووە شتێکی دیا بدەین. تەمەنی تەواو بووە هیچ گۆڕانکاریە بەسەریان نایە و پلانێکی دیاریکراویشی نییە 2019 هەوڵی بۆ بات. نەوەڵی هیچ پلانێ نیە. وەکو گەنجێک ئامۆژگاری چییە بۆ تەمەنی گەنجەکان بۆ وانەی کە ساڵێکی نوێتە بەردەستیان و ئەتوانن پلانی بۆ دانێن ئەتوانن هەوڵ بدەن ئەتوانن ئەو شتانی کە خەون و خولیای خۆیانە هەوڵی بۆ بدەن چه ئامۆژگارێکت بۆیانێ؟ من بۆ سەررجەمیان دوو شتی بەسیتەڵم یەکەم ئەوەی ڕۆی خەفەتی لێ نەخواابیری نکاتەوە بۆ داهاش توش با پۆزتیف بێ و لە هەوڵان نەوەستێ. ساڵی ئایندە لەگەڵ گۆڕانکاریەکان و سورعەتی ئەو گۆڕانکاریانە شتەکان تەڵەبیاتەکانی شەگۆڕێ هاتنە پێشەکان شەگۆڕێ بۆ یە گەنجیشە بێ بەپێی ئەو هاتنە پێشانە خاوەنی بەرنامە و پلان و کاری خۆی بێت. ئێستا مناڵێ حەزەکە گەورەتر بێ وازانەیە کە بەرەو گەورەتر بوویتر مرتاحە بێ بەڵام هەتا گەورەتر بێ ئینسان خەم و خەفەتی زیاترە بێ. ئەستا تۆ پلانێکە نەبێ بۆ ساڵێکی تر و بۆ ئیشێک و هەر شتێک لە ژیان تا بێت دەبێت پلانێکە بۆی هەبێ بەرنمەیەکە بۆی هەبێ اینجا خۆشی دەربڕی بۆ ئەو شتە. ساڵی 2010 بەنسبەت منەوە ساڵێکی تەبیعی بوو وەک هەما ساڵەکانی تر بەڵام بە شێوەیەکی گشتی ساڵێک بوو ڕووداوی زۆر ناخۆشی تیا بوو بە نسبەت گەلی کوردەوە. ئینسان لە نیەتی خۆیان ئاواتی ینی باشتر ئەخوازێ هەمیشە لە بیرکردنەوەی خۆیان ئارەزوویەکی زیاتری هەیە بۆ ساڵی داهاتوو. هەمیشە هەموو ساڵەکانی تەمەن وەکو یەکوان هیچ فەرقێکیان نییە ئەگەر بێت و مرۆڤ پلانێکی دیاریکراوی بۆ ژیانی خۆی نەبێ هەوڵی بۆ بات تا پێیەگات. ئەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو هەندێک لەو گەنجانەیش کە بەرەو ساڵی نوێ ڕۆیشتن باسییان لەوە کرد تەنها هیوا ئومێدیان هەیە بۆی ساڵی 2019 باشتر بێت لە ساڵەکانی ڕابردوو خۆشحاڵم بەوەی کە ئومێدێکە بێ ساڵی 2019یان خۆشتر بوو باشتر بێ. هیوادارین ساڵێکی پڕبەرەکەت بۆ هەموو لایەک بێتەکایەوە هەموو لایەک بە خەون و خولیاکانی خۆیان بگەن پامیم جارەمە پێشکەشکردن تا بەنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێنین خواتان لەگەڵ.